لەگەڵ ئاڵلقەی سێزدەهەم ئەبین لە باسی ئیسلام و کوردایەتی کە ئەمڕۆ تەرخانمان کردو بۆ بزوتنەوەی شێخ عەبدولسەلامی بارزانی ڕەحمەتی خوای لێ بێکە یەکێکە لە ئەو بزوتنەوانەی کە وەکو کاردانەوەیەکی شەرعی ئیسلامی وەکو هەستێکی کوردێتی بۆ لابردنی مەزڵومێتی کورد ڕووە و ڕووی دەسەڵاتی اتحاد و تەرەقیەکان کە لە ساڵی 1970 ئینقلابیان کرد بەرپابوو ڕوویدا. ئەمەش یەکێکە لەو بزوتنەوانە کە لە زنجیرە کە لە ضمنی کە لە ڕیزی زنجیرەیەک بزوتنەوە و کاردانەوەن کە هەندێکیان هەروەکو شۆڕشێک بوون، هەندێک ڕاپەڕین بوون، هەندێکی تر ئیماراتیان لەسەر دروست بووەوە، بەڵام دوای ڕووخاونەتەوە کە ئەمەی ئەمڕۆژ باسیەکەین یەکێکە لەوانەی کە ڕاپەڕینێکە بزوتنەوەیەکە پاشان ئیمارەتێکی لەسەر دروستە بێ و هەروەها ئیمتیداداتێکی تری هەیە و کارتێکردنیشی هەتاکو ئێستا بێگومان لەسەر خانەوادەی بارزانی بەردەوام. ئەمڕۆژ باسی شێخ عەبدولسەلامی بارزانەکەین کە معلومە هەمومان نەزانین کە بارزان کەوتۆتە چۆوە. کاردانەوەی ئینقلابەکەی 1970 و حکمی ئێرهابیەکانی اتحاد و تەرەقی کافر کە بە دید و تێڕوانینی ئەو سەردەمەی میلەتی کورد هەمووی ئەوانە کافر بوون، ئەم شۆڕشەی شێخ عەبدولسەلامی بارزانی بەشێکە لە ئەو کاردانەوەیە، یعنی خۆی لە خۆیان کاردانەوەیکی ئیسلامیە پێش ئەوەی کە بریتی بێ لە لابردنی مەزڵومیەتێکەش کە هاتۆتە پاڵی بێگومان. بزوتنەوەی شێخ عەبدولسەلام تەحەدایەکی گەورە بوو، چونکە ئیسلام و جیهادی ئەعلان کرده بوو، یعنی هەردووچیان پێکەوە هەروەکو دوایی دێ و شریعەتی ئیسلامی کردبوو بە یاسا و ڕێسا، ناوچەیەکی شاخاوی بەهێزی گرتبوو، عشیرەتێکی بە قووەت و یەکگرتووی گرتبوو کە هەتاکو ئێستاش تەڵەن عشیرەتی بارزان هەروەهان. دیسان بزوتنەوەی شێخ عەبدولسەلامی بارزانی تەحەدایەکی گەورەی دەوڵەتی تۆرانیزمی نوێ بوو کە ئەوانیان ویست دەوڵەتی عوسمانی لە پیرۆزیەتیەکەی ئیسلام وەدەرنێن، مێژووی دەوڵەتی عوسمانی مێژووی ئیسلامی ناوچەکە لەو خەرمانە پیرۆزەی کە ئیسلام بە دەورێەوە دروستی کردبوو داڕن و جودایان کەنەوە لە یەکتری. بزوتنەوەی شێخ عەبدولسەلامی بارزانی دیسان مەترسیەکی گەورەی هەبوو لەسەر اتحاد و تەرەقی، لەوە ئەترسان کە تەشەنە بکە نەک هەر بۆ ناو کوردەکان بەڵکو بۆ ناو عەرەبەکانیش بە شێوەیەکی گشتی بەتایبەتیش عەرەبەکانی عێراق و شام کە ئەو کاتە ئەو سنوورە لە نێوانیاندا نەبوو و پەیوەندی نێوان بارزانیەکان و مووسڵ پەیوەندێکی بەهێزیش بوو. مەسعود بارزانی لە کتێبی البارزانی والحركة التحررية الكردية کە باسی ڕاپەڕینەکەی یەکەمی بارزانەکە ساڵی 1932 باسەکە لە لاپەڕە 16دا بەم شێوەیە باز لە عشیرەتی خۆیانەکە کە لەکوێوە هاتوونە. لە عشیرەتی بارزانی کە نەسەبی ئەگەڕێتەوە بۆ بارزان کە مەڵبەندی شێخایەتی شێخانی نەقشبەندی بارزانین. ئەم شێخانی بارزان لە ئەمیرەکانی ئامێدین لەوێوە باپیرە هەرە گەوریان کە ناوی مەسعودە لەوێوە هاتووە بۆ گوندێکی دەوروبەری بارزان و لەوێ مستەقەڕ بووە. کوڕەزایی ئەم پیاوە کوڕەزایی ئەم باپیرە گەورەی مەسعود کە ناوی شێخ تاجەددینە عالمێکی گەورە بووە، دیندارێکی مەشهور بووە، خەڵک شەرم و ترسی لێی هەبووە، بەڕێزەوە تەماشای کردوون و ئەویش بەڕێزەوە تەماشا کراوە. کۆمەڵێکی زۆر خەڵک و شوێنکەوتووی لە دەورە بوون بەردەوام، کۆمەڵێ موریدی بە دەورەوە بوو هەروەکو ئەو سەردەمانە کە شێخی تەریقە هەبوون یان لە کۆمەڵێ لە زانایان و مفتیان کۆ ئەبوونەوە، ئەویش تەکیەی بارزانی دامەزراندوە کەوابوو بارزان ئەسڵەن بریتیە لە دامەزراندنی تەکیەیەکی دینی لەلایەنی شێخ تاجەددینەوە کە کوڕەزای باپیرە گەورەی هەمویانە کە ناوی مەسعودە و لە ئەمیرانی ئامێدیە کە لێەوە هاتوون بۆ ئەو ناوچەیە. دوای ئەو بە ڕەحمەت وێک کە مردووە کوڕێکی بەجێهێشتووە کە ناوی شێخ عەبدوڵڵایە کە ئەویش هەر بە تەقوا و دینداری مەشهور بووە و ئەم شێخ عەبدوڵڵایە کوڕەکەی خۆی کە ناوی عەبدولسەلامە ئەنێرێتە بەرخوێندن بۆ مەدرسەی نێهری، ئەو پەیوەستەی کە لە نێوانی بارزانیەکان و
سيد عبيد الله النهري طبعا او زمانه او نمابو كرزاي ايش مابو كناوي سيد طه پەیوەندی كان لەوێ لەگەڵ یەکترا ڕەبت بوونەتەوە ئێستاش پەیوەندی نێوان بارزان و ڕاژان لەو دی و پەیوەندێکی ئەو زمانەی کۆنە 100 ساڵ زیاتر یعنی و ئێستاژە و پەیوەندیانە ئێوەش زانن ئەوانەی کەوا شارەزای ئەو ناوچانە بن یا شارەزای تاریخی بارزانیەکان بن یا بزوتنەوەی شۆڕشی ئەیلول و گوڵان بن ئەزانن کە ڕاژان پشتێکی عمقێکی هەمیشەیی بارزان و بارزانیان بووە. وەختێک کە شێخ عەبدولسەلام چێت بۆ ئەوێ طبعا ئەم شێخ عەبدولسەلام من یەکێ هێشتا من باسیەکەم ئەمە با بڵێن ئەگەر جائز بێ بڵێن شێخ عەبدولسەلامی یەکەمە چونکە نازانم ئایا ئەم یەکەم و دووەمە لە ئەوروپاوە هاتووە لویسی یەکەم و لویسی دوانزەهەم و پاپای فلان و پاپای ئەوەندە هەم دوایی هاتووە بۆ وڵاتانی ئیسلامیش و سوڵتان عەبدولحەمیدی یەکەم و سوڵتان عەبدولحەمیدی دووەم و هەروەها محەممەدی پێنجەم و محەممەدی چوارەمەک و مەلیکەکانی مەغریب بەڵام بە هەر حاڵ من هەر نامێ بژلم عەبدولسەلامی یەکەم و عەبدولسەلامی دووەم بەڵام مەبەستم جارە شێخ عەبدولسەلامە کە تەلەبەی سەید طەهای نەهریە کوڕی شێخ عەبدوڵڵای کوڕی شێخ تاجەددینە ئەم مەشهور بووە بە عیلمی شەرعی و بە خوێندن و بەوانە بەڵام ئەم لە ساڵی 1872 کۆچی دوایی کردووە ئەمە ئەو عەبدولسەلامیان نییە کە ئێستا ئێمە ئەمانەی باسی بزوتنەکەی بکەینەوە دوای ئەم شێخ عەبدولسەلامی گەورە با بڵێن هەر ئەوان پێ بڵێن باشترە هەرچەنەمیان هەر گەورە بوون شێخ عەبدولسەلامی گەورە کوڕێکی تری هەیە بە ناوی شێخ محەممەد لە ساڵی 1902 کۆچی دوایی کردووە و ئەم کارتێکردنێکی گەورەی هەیە کە لە دوای باوکی ئیمارەتی ناوچەکە هێشتا نەبووە بە ئیمارە بەڵام هەر وەکو شێخایەتی وەکو تەکیە وەکو ئەوانە ئەیگرێتە دەست لەو سەردەمەی پێش ئەوەی شێخ عەبدولسەلامی گەورە کۆچی دوایی بکە مەولانا خالیدی نەقشبەندی کە لە سلێمانی دفن کراوە ئێستا مەولانا خالید بڵێن مەولانا خالید مەشهورە کە لەوێ بێ یعنی مەولانا خالید دێ بۆ ئەو ناوچانە ئەچێتە تەکیەی بارزان هەر وەکو عادات و تەقالیدی شێخایەتی کە متمانیان پێ ئەکا شێخ عەبدولسەلام بە خەلیفەی خۆی لەو ناوچانە تەعینەکە ئەمەش وەکو وەکالەتێکی طریقە وا بووە هەر وەکو چۆن لە عیلمی شەرعیە مەلایەتی هەیە ئیجازەی مەلایەتی یەکێکەی دابەیەکێ ئیجازەی شێخایەتیش پێوتراوە خەلیفایەتی واتە بووە بە خەلیفەی شێخ خالیدی نەقشبەندی ڕەحمەتی خوا لە هەموویان پاشان شێخ محەممەدی کوڕی دێ کە ئەویش هەردیسان لەناو خەڵکەکەیە بە تەبیعەتی حاڵ بە تەقوا و دینداریەکی باش ئەناسرێ خاستن لەسەر زوهد و خواناسی و سۆفی گەریەک تەکیەی بارزان لەو سەردەمەیە وردە وردە زیاتر ئەبێ بە پەناگە و حەشارگایەک بۆ ئەو ڕەش و ڕووتانەی لە شوێنانی ترەوە زوڵمیان لێکرێت ئێمە دایمەوەمان لەبەرچاو بێ ئاغاکان هەرچەنە من طبعا نامێ وەکوی کۆمونیستەکان چینایەتیەک ئاوا باز بکەم چونکە ئەو چینایەتی کۆمونیستەکان و کارل مارکس و ئەنجلس باسی ئەکەنەوە 400 ساڵ لە تاریخی ئەوروپایە بووە شتێکی واقعیە و لەوێ ڕگوڕیشاڵێکی زۆری هەیە بەڵام لە وڵاتانی ئێمە نەبوون بەو تەبەقە گەورەی کە ئەوەندە کارتێکردنیان هەبێ بەڵام بە شێوەیەکی گشتی دەروێش ڕەشوڕوتی فەقیر و هەژار بوون هەموو لە دەوری شێخەکان کۆبوونەتەوە بۆیە ئەبینی تەکیەکان یەکێک لە گەورەترین صیفەتیان هەتاکو ئێستاش تەکیەی شێخ وایە نانی فەقیر و هەژار و ڕەش و ڕووتەکانەدا کە دێن لەوێ ئەمێنەوە ئەنجا هەیە بێمە وایە لەوێ ئەخەوێ هەیە هەستی بە مەزلومیەت کردو هاتووە بۆ ئەو شوێنە طبعا ئەو زەمانەش لە سەردەمی شێخ محەممەدی کوڕی شێخ عەبدولسەلامی گەورەیە کە ئەویش بەو تەقوا و دین و زهدە ناسراو بووە خەڵکانێکی تر هەموو لێەوە هاتوون و وردە وردە لەو کۆبوونەتەوە ئەم سەرەتای کۆبوونەوە و نفوس دروستکردنە وای کردووە کە خەڵکانێکی دەوروبەر کە طبیعەتی ئەو ناوچێش پێشە چەنەک ئێستاوا بێت لە کۆنەوە زۆر لە کۆنەوە طبعا هەر ئاوایە لەگەڵ هەبوونی عەشیرەتی بارزانەکان و دروستبوونیان لەو ناوچەیە وەکو کۆمەڵبوون و گەورەبوونێکی حەلەزۆنی واتە ساڵ بۆ ساڵ دائیرەی گەورەتر بووە بە تاکید لەسەر حسابی خەڵکانێکی تریش نەبوو بێ ئەوانی کە هەستیان کردو کە لەسەر حسابی ناوچەی ئەوانەیە خەڵکی ئەوانە بۆیە یەکەم کەس کە هەستی بەوە کردو دژایەتی کردوون زێباریەکانن ئەنجا زێباری و سوورچی و لۆلانی و شیروان مازنیەکان و مزوری و خەڵکانێکی تر کە لەو دەوروبەرە بوون یەکەم جار هەر بەو چاوە دڕدۆنگیەوە بەو بەدگومانیەوە تەماشایان کردو بەڵام هەر شێخ محەممەد ڕێگای بەوە داوە کە مەزلومی ئەوانە هەمویان
بێنەوە بۆ لای بەڵامی تر کە وەختێکی شێخ محەممەد ئەمری خوای کردووە تەمانەوە هێزێکی چەکداری ئەوشمان بیر نەچێت هێزێکی چەکدار لەوان دروستەکە یعنی سەرەتای دروستبوونی ئیمارەتێکی بە قووەتی لای خۆیەتی کە ناوێنێ هێزی دێوانە طبعا ئێوەش زانن دێوانە لە مستەلەحی کوردی خۆمانە دێوانەی فارسی نییە چکە دیوانەی فارسی یعنی وەکو شێت و وەکو ئانەی لە تاو دین هەوەسی دینی کەوتونە تێکێوان و ڕۆشتون و یاهو یا منهویان وتووە ئەوە شتێکی تر لە ئەدەبیاتی تەشەیوع زۆرتر هەیە بەڵام لە وڵاتی ئێمە کەوتراوە دێوانە فلان یعنی دەروێش فلان بۆیە هێزێکی چەکداری لەم دەروێشانە دروست کردووە بە دەرەجەی ڕئیسی بۆ لێدانی ئەو ئاغایانەی کە ڕەشوڕوتەکانیان زیاتر چەساندۆتەوە طبعا ئەمە کاریگەریەکی زۆر گەورەی هەبووە وەختێک کە شێخ محەممەد ئەمری خوای کردووە بۆ ئەو کوڕانەی خۆی کە 5 کوڕ بوون لە دوای خۆی شوێنێکی تەئمین کردووە یەکەم شوێنێکە وەکو بەشەر عشیرەتێکی بەهێزی یەکگرتووی بەجێشتووە دووهەم ئەم عشیرەتە دەسەڵاتدار بۆ بەسەر خەڵکانێکی ترە کە بە دینەکە خەڵکی تریان هێناوەتە ژێر ڕکێفی خۆیانەوە لە ژێر دەسەڵاتی ئەوان نابوون یعنی وەلایان بۆ ئەوان بۆ نەک مەبەستەوە بێ بە زۆریان نابنی ئەوان وەلایان داوە بە شێخ محەممەد هەروەها قووەتێکی چەکداریشی لەو ناوچە شاخاوی عاسیە بۆ بەجێهێشتون کە هەر کەسە تەمەن ناوچانی بینی بێزانە چەند شوێنێکی سەختە جێشی عراقی بە درێژایی تاریخی خۆی بە درێژایی تاریخی تەمان لە 1920ەکانەوە لە 36ەکانەوە ئەو معاناتی هەر لەگەڵ ئەو ناوچەیە بەردەوام چێشتووە جگەلەوەی کە بارزانیەکان هەر کرمانجن یعنی هەر لەگەڵ ئەو تەشکیلەی سەرێن لە ناحیەی ئەنترۆپۆلۆژیەوە ناحیەی دراسی جمجمەی ئینسانەکانەوە ئینتیمای خەڵکی بارزان بەرەو کوردی باشوور نایەتەوە زیاتر لەو بەرەو کوردی باکوورە ڕواتەوە یعنی کۆمەڵە سیفاتێکی یەکگرتن تەزحیە یعنی قوربانیدان عینادێکی زۆر تەنازل نەکردن ئەم جۆرە سیفەتانە مۆرکێکە بە خەڵکی ئەو ناوچانەوە بەردەوام هەرەیە ئێستا ئێوەژە بینن 100 ساڵ زیاترە زێباریەکان لەژێر معاناتی بارزانەکانە هەن بەڵام هێشتا تەنازل ناکەن یا هەرکی یا سورچی یان مەسەلەن لۆلانی یان ئەو عەشرەتانی تر کە لە دەوروبەر هەن لەبەرەوە دیسان قاڵبی شخصیەتی بارزانی ئەوەشی دیسان یعنی مەبەستم عشیرەتی بارزانیە ئەوەشی لە ناخیانە دروست کردوون کە ئەڵێی بۆ سەرکردایەتی ئەو ناوچەی خۆیان گونجاون سڵحاون هاوکاری یەکترەکەن ئەم سیفەتانی کە لە ناحی نەفسیەوە پێی بەخشیون قووەتێکی داونەتێ لەگەڵ بوونی مەوایەک لەو ناوچانە شاخی عاسی خەڵکێکی دڵسۆز وەلای تر لەگەڵا قووەتێکی چەکداری شێخایەتیەکی دینی سەرپەرشتیەک و قیادەیەکی دینی ڕۆحی قیادەیەکی عەسکەری قیادەیەکی ئیداری وای کردو کە لەو سەردەمانەوە بناغی ئەو سەرکردایەتی کە ئێستا ماوەتەوە بۆ مەسعود بەرزانی و نێچیروان لەو زەمانەوە ئاو بە ئیستیمرارەتی بێ وەختی شێخ محەممەد بەڕەحمەت کۆچی دواییەکە ساڵی 1902 کۆچی دواییەکە 5 کوڕی لە پاش بەجێمێنە شێخ ئەحمەدی گەورە کە ئەویش هەروەڵێن یان هەروە شێخ محەممەد سدیق ئەنجا شێخ عەبدولسەلام کە ئەم شەو ئێمە باس لەوە واکەین لەگەڵ بابۆ لەگەڵ مەلا مستەفا مەلا مستەفاش معروفە طبعا بەسمە مەلا مستەفای بەرزان و باوکی مەسعود و ئیدریسە کە ئێستا کوڕێکی ئیدریس نێچیروانە کە ڕئیسی حکوومەتی کوردستانە